ئەو موچەی ئێوەری دەگرن حرامە. بیرم نایە دژداشم لەبەر کرد تەنانەت کە ئەخەوم شەڕواڵێکی تایبەتیشم هەیە هی خەوتن بەوەشەوە خەوم خۆشی چاکەت و پانتۆڵی ئیتاڵی لەبەرەکات. من بڵێم ناوم ئەبوو بەکر نەبووە ناوم تێکۆشە بە کوێی کوفرە لەوانەیە ناو محەممەد و ئەحمەدیش هەبێ فڕیان بە ڕەوشتەکانی محەممەد و ئەحمەدەوە نەبێ. لە هەندێک کاتدا جێگەی گومانیت. زۆر هەوڵماندا بتبینین کاک باخۆ تاڵەبانی. ئێمە نەتەوە پەروەرین نەتەوە پەرز نین. ئەم قسانەی دەیکات تەنها بۆ ڕازیکردنی حیزبە عیلمانیەکانە. لە ژیانتدا تەقەت کردووە ماردین نورەدینم سندوقە ڕەشەکەی کۆباس لای منە. هەموو ئەو پرسیارانەی تێدایە کە ئێوە لە ئەبوو بەکر هەڵەدنی چاودێری سیاسیتان کردبوو ئەو ئەمڕۆ بە وردی وەڵامی هەموو پرسیارەکانی ئێوە دەداتەوە. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەندە ئەبوو بەکر هەڵەدنی چاودێری سیاسی ئەمڕۆ لە بەرنامەی سندوقە ڕەشەکەی کۆباس لەگەڵتانین بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانتان. سپاسی و خۆشەویستانەکەین لە پشتی کامێراوە ماردین خانم و کاکە پەرۆش کە هاوکارمانن لەم بەرنامەیەدا. بە ناوی خوای گەورە بزانین ئەم پرسیارانە چین هاتوون. پرسیارەکان پرسیاری کاکە شاخەوان عەلی بۆچی وازت لەو حیزبە هێنا کە پێی گەیاندی. یەکەم ئەم پرسیارە پێشتر وەڵامم داوەتەوە بەڵام ئەمەوێ ئەو دەستەواژەی ئەخیر تشتی بخەمە سەر کە پێگەیاندن لە ناو هەموو حیزبێکی سیاسیە بە یەکگرتووشەوە کە من تیای بم پەیوەندیەکە دووسەرەیە واتە کادیر و ئەندامەکان خزمەتی حیزبەکە دەکەن و حیزبەکەش توانیوێتی کادیر و ئەندامەکانی خۆی گەورە بکا و پێیان بگەێنێ. ئێوە حیزبەش خۆ لەسەر شانی فریشتە و جنۆکە پەیامەکانیان نەگەیاندووە بە خەڵک. لەبەرەوە نابێ حیزب منەت بکا بەسەر ئەندامەکانیدا و نابێ ئەندامیش بڵێ حیزب چی بووە نەخێر. مەسەڵەن ئەو حیزبەی کە من تیایدا بووم خزمەتی بە شخصیەتی من کردووە منیش تەمەن و ژیان و گەنجێتیم لەو حیزبەدا داناوە واتە پەیوەندیەکە دووسەرەیە. پەیوەندیەکە دووسەرەیە. ئەو پرسیارە بەو شێوە وەڵامی داوە. کۆتا جار کەی بوو قسەر لەگەڵ مامەستا سەلاحەدین کرد. جەنابی مامەستا سەلاحەدین لە جەژنی قوربانە تەشریفی هێنا بۆ ماڵی ئێمە زۆر زۆر سپاسێکین لەگەڵ وەفتی یاوەری گەورەی کردین. قسە و باسەکان تەنها قسە و باسی جەژن بوو بە تایبەتی لەسەر ئەو وێنێش قسەمان کردوتی ئەو وێنێ ئەو پیاوە چییە هەڵە دواسیەوەتمەوە پێڵێن کاک مەلا قارەمان ناوم ناوە بە وەفاترین پیاوی دنیا چونکە چەندین ساڵ زیاد لە 30 ساڵ خزمەتی هاوسەرەکەی کرد. پیاوێکی زۆر تێکۆشەرە لە گوندی قارەما لە گوندی میرانی بناری پیرەمەگروندانیشێ. قسە و باسەکان هەر قسە و باسی کۆمەڵایەتی بوون باسی جەژن بوو باسی وەفای ژن بوو بۆ پیاو و باسی ئەوە بوو کە چۆن هاوسەر و ژن و مێرد ئەبێ ڕێز لە یەکتر بگرن ژیان بەخۆشی بچێتە سەر. کاکە وەڵا نازام دادەیان کاکەیە بەڕێز زەریا خسرە و هاوسەرەکەت چۆن ناسی بە خۆشەویستی هاوسەرگیریتان کرد. هاوسەرەکەم وەڵا هەر دەڕێی دۆستێکی خۆمەوە کە پێکەوە لە کۆلێژ بووین لە زانکۆی سەلاحەدین هەروە من تەخەڕوجم کرد و دەرچووم لە زانکۆ ئەویش کتێکی باشی خزممان هەیە و چەند دۆستێکی تریش کە پەیمانیان دەناسی ئەوان ڕۆڵیان بینی لەو نێوەندەدا و نەوەڵا برا خۆشەویستی وشتی وا لای ئێمە نەبووە خۆشەویستی چی
بۆ مانایی ئەوە کە هەیە باوە. پاشا ئەشکان بەڕێز پاشا ئەشکان دەڵێ لە هەندێک کاتدا جێگەی گومانیت، بەس گومانەکەی ڕوون نەکردوێتەوە، جێگەی گومانی لە چ ڕوویەکەوە. من یەکێک لە خەسڵەتەکانی ژیانم ئەوەیە کە ڕاشکا و ڕووپاماییم نییە، تەسەنوحم نییە کاکە پاشا، تەمسیل ناکەم، نواندن ناکەم. جاری وای هەندێک لەو قسانی کە کردومە بە زیان بە خۆشم شکاوەتەوانێ. ڕاشکاویەکەم وەکو ئیمامی شافعیڵێ ڕاستی وتن دۆستەکانیشی بۆ نەهێشتومەتەوە، دۆستیشی لە خیزداوم. من بە ئەوەی کە قەناعەتی خۆمە ئێڵێم، ئەوەی کە لای خۆم قەناعەتە، ئەوەی لای خۆم ڕاستیە، لەوانەیە کاکە پاشا لای تۆ ئەوەی من تۆ هەر بڕواشت پێی نەبێ، بەڵام من قەناعەتەکانی خۆم بڕواکانی خۆمەڵێم و نای شارمەوانێ. مرۆڤ ناتوانێت تا سەر لە بەرگێکا خۆی بشارێتەوە، مرۆڤ ناتوانێت تا سەر نواندن کە، نە تەواضوع، نە نیشتیمان پەروەری، نە ئیسلاحخوازی. ئەمانە پرسانێکن ئینسان دەبێ بۆی بژی، بۆی بمدێ. لەبەرەوە نەمزانی لە چ ڕێیەکەوە من جێگەی گومانم. بەڕێز هێمن حاجی دەڵێت دژدار شەهی عەرەبە و خۆشی چاکەت و پانتۆڵی ئیتاڵی لەبەرەکات. وەڵام من کاکە هێمن لە سەتا ئەتوانم بڵێم 90 بۆ 95 ژیانم هەر جلی کوردی لەبەرەکەم. تەنانەت کە ئەخەوم شەڕواڵێکی تایبەتیشم هەیە، هی خەوتن بەوەشەوە ئەخەوم و مناڵەکان مەزانن. جارێک لە پەرلەمانە بۆ هەندێک شوێن چاکەت و پانتۆڵم لەبەر کردووە، بەس بیرت نەچێتە چاکەت و پانتۆڵ موڵکی گشتین، هی نەتەوەیەکی دیاریکراو نییە. ئێمە کە باسی دژداداکەین ڕێز لە کەلتوری هەموو نەتەوەکانەگرین، عەرەب، تورک، فارس، هەموو نەتەوەکانی تر هەر یەکە بەرگ و پۆشاکی تایبەت بەخۆی هەیە. من باسی کوردم کردووە، ڕێز لە بەرگ و پۆشاکی ئەوان نەگرین، بەڵام منی کورد پێویست ناکە بەرگ و پۆشاکی ئەوانی تر پۆشم. حتا بیانیە قسێکی جوانی کردبوو، وتی ئەم کورد و عەرەبە لەگەڵ حتا فارسیش تا ڕادێک ڕەنگیان، شکڵیان، باڵایان زۆر شتیان لێگەچێ. من بەچی جیان کەموانێت کە لەو ئامارانەیە ئەو هەمووش ناوەی بینی بوو ئەمووی ناوەکان لێگەچن. ئێمە بێ بزانی لە ڕاستیە کە کەسێک بێ بەم ناوە کوردیانی وەکو تۆ ئێمە جیا ئەبینەوە بەم جل و بەرگ و پۆشاکەمان، نابێت ڕۆژێکە بێ بۆ جلی کوردی. وەڵڵاهی ئەبێت دەوامی دائیرەکان، دەوامی قوتابخانەکان وەکو ئێران، وەکو ڕۆژهەڵاتی ئێران بە جلی کوردیەوە ئێمە دەوام بکەین، نەک ڕۆژێکمان هەبێ. لەبەرەوە پانتۆڵ و چاکت بەرجێکی جیهانیە، ئێمە ڕێز لە پۆشاکی ئەوانی دی دەگرین، بەڵام حەقی خۆیەتی پۆشاک و جلو بەرگەکەی خۆمان هەمیشە بیپارێزین. کاک ئارام کوردە چیت هەیە بۆ بافڵ تاڵەبانی؟ بۆ کاک بافڵ تاڵەبانی ئەڵێم پێش ڕێخستنەوەی هەموو هەرێمی کوردستان تۆ لە زۆنی خۆتا لە ڕاستیە بڕیار بەدەستی کاک بافڵ ئەم خۆزگەی ئێمە کە لەم میانەدا لەگەڵ کۆمەڵی خۆشەویست جوڵانمان پرسی دیموگرافیای کوردستان، هیوادارم یەکێتی من هەچەنە بڕوام بە دوو زۆنی و ئەو شتانە نییە، یەکێتی لە سنوورەکەی خۆی سنوورێک بۆ ئەم دیاردەی تەعریبە دابنێت و ئەو پێشنیارانەی خستومانە دەڕوو لە ڕووی زمان، لە ڕووی کەلتور، لە ڕووی دابوونەریت، هەموو ئەوانە لەم بتوانێت لێرەدا جێبەجێیکا و بە کاک بافڵ تاڵەبانی ئەڵێم زۆر هەوڵماندا بتبینین کاک بافڵ تاڵەبانی لە ڕێ ئەندامێکی مەکتەبی سیاسیەوە ئەو کاتە لە دەستەی پاراستنی سروشت و موڵکی سلێمانی هەموو حیزبەکانمان بینی قەرار بوو مۆعیدی تۆش ببینین، باسی ئەو دۆخە بکەین کە بەسەر سلێمانیە هاتووە، چۆن ئەم هەموو زەوی وزارە کاک بافڵ ئەکرێ بە شوقە و بە ئاپارتمان و چۆن پێچەوانەی ئەوەی کە پێڵەن ماستەر پلانی سلێمانیە ویستمان ئەم ڕاستیانە بگەێنین بە جەنابەت بەداخەوە مۆعیدەکەمان بۆ ڕێک نەخرا. هیوادارین ئەم مەترسی گۆڕینی دیموگرافیای کوردستان سلێمانی دەست پێشخەری بکات لە ڕاستیە و ئەم دەڤەرە دەست پێشخەری بکە و بتوانین سنوورێک بۆ ئەم دیاردێدا بنین کە مەترسیەکی استراتیژیە. بۆ کاک محەممەد عیرفان ئەبوبەکر ناوی نزیکترین هاوڵی پێغەمبەری خوددایە، ئەگەر کەسێکی ئیسلامیە بۆ ئەو ناوی بەدڵنیە. جارێ ناو لە ئیسلامە ناو
کاکە محەممەد عیدفان هیچ ناوێک نەهاتووە بەدەق کە ئەم ناوانە مقدەس و پیرۆزن هەرچەنە لای من ناوی محەممەد و ئەحمەد بۆ هەمیشە بە پیرۆزیە مێنێتەوە ناوێکی زۆر تایبەتەوە من کوڕەکەی خۆم ناوە محەممەد ئێمە ئەبوو بەکر وەکو ناو جیاوازە لە ئەبوو بەکری هاوڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم ینی ئەبوو بەکری هاوڵی پێغەمبەری یاریغار وەکو خزمانی هەولێری دەڵێن بە داک و بابەوە لە بەری دەمرین ئەوە جیاوازە لە ڕاستیە لەوەی کە ئێمە ئەم ناوانە ناوی سەردەمی جاهیلین سەردەمی نەفامین ناو پیرۆز نییە لە ئیسلامە ناوە ڕۆک پیرۆزە لەوانەیە ناو محەممەد و ئەحمەدیش هەبێ فریان بە ڕەوشتەکانی محەممەد و ئەحمەدەوە نەبێ بەدڵبوونی ئەو ناوە معنای وانەیە ئەبوو بەکری سدیقمان بەدڵە ئەو دوشتە لێک بەدڵ نییە ئەو دوشتە لێک جیا بکەینەوە کاکە محەممەد عیدفان من ناومتوە حتا ناوێکی کوردی ئێمە لە ڕۆژگارەکانی شۆڕش و خەبات و تێکۆشان و بەرەنگاربوونەوەی جینۆسایدا لەوانەیە بە ڕێزێک ناوی کوڕەکەی نابێت سەنگەر ناوی نابێت بۆ نمونە ناوی نابێت هێرش من باوکم کوڕێکمان بوو ناوی نا سەنگەر ئەو کاتە بۆ لە ئەنفالی یەکا بووین بەداخەوە کە باوکم دایکم لە ناو بەفرا ڕۆژ بۆ ئێران و لەسەر شاخی ژیلوان لەگەڵ کۆمەڵی ئافرەتی حامیلە بە هەلیکۆپتەر گواستیانەوە و مناڵەکەمان دوای دو سێ مانگ هەر مرد بەو سەرما و هینە لە دایک بزانام دوای سێ مانگ سەنگەر بەڵام ئێستا خەڵک ناوی مناڵەکەی نانەهێرش ئێستا بە دوای ناوێکی تراگەڕێ ناوێنێ ئاران ناوێنێ پەیڤین مناڵەکەی ئەو لە زۆزان من لە ئارانێ دەژین چێ دەڵێ ئەمنیش وەلی دێوانە نیم ئەوەی کە مامۆستا هێم نەڵێ وەیە ناو جیا بکەینەوە لە ناوەڕۆک لە ڕاستیە هیچ تورک و عەرەب و فارسێکیش نەمبیستووە کەم ناوی کوردیان لە مناڵەکانیان نابێ کاک کرمانج ڕەئوف کاگە بەکر بۆ لە هەڵبژاردننی ئەمینداری گشتی بۆ پشتیوانی مامۆستا سەلاحەدینی نەکرد هەڵسەنگاندنی بۆ مام جەلال و کاک نۆشیروان چییە وەڵام من ئەوە لە ڕاگەاندن وتومە بە شەخصی جەنابی مامۆستا سەلاحەدینیشم وتووە مامۆستا سەلاحەدین وەکو سەرکردەکانی تری کورد کاریزمایە و مامۆستای ئێمە بووە ئەو ڕۆژگارانی کە لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستان نابووین خەرزاری ئەو پیاوەین ئێمە بە خۆیمانوت کە تۆ مامۆستا تا ئێرە هێناوە خالێت قبولکە ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات کە کردت با لەسەری بەردەوام بی با ئەو شەرەفە بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان بێ ئەو ڕچەشچێنیە تۆ لە دەرەوەی بازنەی یەکگرت و حیزبیش ئەمینداریش نەبیت هەر تازە ڕەمزێکی نیشتیمانیت پێم وابوو من ئەو کاتەکە ئەگەر مامۆستا سەلاحەدین ئەو ئاڵوگۆڕی ئاشتی دەسەڵاتە لە کۆنگرەیەکە بداتە دەست خوشتێک برایەکی تر کە لە ناو یەکگرتووە 50 کەس هەن بە پیا و ئافرەتەوە توان ڕۆڵی ئەمینداری گشتی ببینن ئەگەر هەمووان هاوکاری بن نەگوا بزانن فۆتۆکۆپی مامۆستا سەلاحەدینە پێمان وابوو خزمەت بەخۆیەکە بە یەکگرتوویەکە بەکاری سیاسی و حیزبایەتیشیەکە کە نابێ سەرۆکەکان تا مردن تا ئەبەت هەر بمێننەوانێت لەو ڕوانگەیە بوو مام جەلال و کاک نۆشیروان دوو کەسایەتی گەورن دوو سەرکردەی کوردن خاڵی ئەرێنیان هەیە و کاری سیاسی چونکە مرۆڤ ئەیکا مرۆڤ بەدەر نییە لە هەڵا بەدەر نییە لە ڕەخنە بەڵام دوو کەسایەتین پێکیشەوە عمرێکی دوور درێژیان بەسەربرد هیوادارین لایەنە ئەرێنیەکانی ئەو دوو زاتە پەرەی پێ بدرێت لە حیزبەکانیان بە تایبەتر و ئەوانەی تریش هی مێژووە هەر خۆیان لە ژیانیانە ئەو سەرکردانە لەسەر مێژوو ڕابردوو وەستاون ئەو خاڵانەی کە نەدەبوایە ببن ئەوانە جارێکی تر دووبارەی بکەینەوە ئەوەی کە مامۆستا ئیبراهیم محەممەد دەڵێ کورد نابێ هەڵە دووبارە بکاتەوە هەڵە لە ڕابردوومان وەرگرین بە تایبەتی کە ئەوەی کە پێوترێ ناتەبایی و ناکۆچی کورد ئەبێ ڕێز لە سومبوڵ و لە هێماکانمان وەرگرین کە ئەم دوو زاتە دوو ڕەمزی کوردن بەڵام بە هەموو تێبینیەکانەوە لە سەریانەوە بەڵام دوو سەرکردەی کوردن ئەبێ ئیلهامیان لێوەرگرین لەوانەی کە خزمەتی گەلی کوردستانی کردووە لەوە کاکە محەممەد عەلی لوتفی نواندووە دەڵێت چاوی ماجەکەم و ڕێز و حرمەتم بۆی هەیە هەم دیندار و هەمیش پیاوێکی نیشتیمانیە من دەستی تۆ ماجەکەم کاکە محەممەد گیان ئێمە قەناعەتمان وایە وەکو کورد دوو شوناس و ناسنامەمان هەیە شوناسێکی ئاینی و شوناسێکی نەتەوەی ئێمە ناسنامەی ئاینیمان ئیسلامە کورد زۆرینەی لە هەر چوار پارچەی کوردستان ئیسلامە و کاکە محەممەد ئەم ئیسلامە
خزمەتێکی زۆری بە بواری فەرهەنگ و کەلتور و ئەدەب و شعر و حتا مانەوەی ئێمە کردووە. کورد دڵپاکترین میلەتانی مسلمانە کە بەڕاستی ئیسلامی وەرگتووە، کە بەڕاستی ڕەنگی داوەتەوە. بڕۆ سەیری ئەم باوەشکردنەوە بۆ ئیسلام، ئەم هەموو مزگەوتە، ئەم هەموو قەرەباڵغی، ئەم هەموو سۆزە، تەنانەت دوژمنەکانمان ئەوانی ئەلفالیان نەکردین. بڕۆم شارانەی کوردستان پڕە لە بەحسیەکان. ئامر فەیلق لە کوردستان ئاژی، وەزیری ناوخۆی سەردەمی بەحزەژی. کورد ئەوەنە لێبوردەیە لە بیرت نییە لە کاکە محەممەدیان لە ڕاپەڕینەکە ئەم هەموو سەرباز و عسکەر و ئەمنە بێزگە لەوانی کە تاوانبارەکان کوژران هەمووی ئاوا ملی ڕێگەیان گرت، کەس نەیگوت کە ئێوە لە چاوتان لە ڕاستیا کلیپیەوەی ئەمەنە ڕێزی لێگرتن کورد میلەتێکی لێبوردێ، بەڵام خۆزگە و لێبوردێ بۆ خۆشمان بواە، خۆزگە لەگەڵ یەکی شاپەڕێی نوێ هەڵبینەوانێت. ناسنامەی دووەممان ناسنامەی نەتەوەیە. ئێمە وەکو نەتەوە کوردین. من پێم وایە ئەو دوو شوناس و ناسنامەی یەکتری تاواکە، واتە ناسنامەی ئاینی و ناسنامەی نەتەوەی یەکتری تاواکەن. ئەمە بەدیل و جێگرەوەی یەکتر نین. واتەوەی زۆر کورد بێ دیندار نەبێ، ئەوەی دیندار بێ باسی کورد نەکە. لەبەرەوە بێ ئەم هەستە ڕاگرین، هەردووچیانمان پێویستە، هیچیان ئەویتریان وەلا نانێن. ئێمە ئەگەر دینداری ڕاستەقی نەبێ نەتەوە و زمان و کەلتور و کەلەپورەکەی خۆمانمان خۆش بێ. ئەگەر کوردی ڕاستەقی نەژبین ئەبێ ڕێز لە ئاینی زۆرینەی میلەتەکەمان بگرین. بۆیە ئەم دوو سیفەتە بێ لە هەمومان هەبێت. کاکە زوتیار خالیت ڕێکەوتنەکەی یەکێتی و نەوەی نوێ سەر دەگرێت. بۆچی هەندێک ئۆپۆسیۆن بەردەوام ڕەخنە لە پارتی دەگرن و بە تاکڕە و ناوی دەبن و کەچی ئامادەنین بچنە ناو ئەو هاوپەیمانەتیەوە. یەکێتی ڕێکوتنەکەی یەکێتی و نەوەی نوێ من لە تەلەڤیزۆن قسەم لەسەر ئەوە کردووە لە چەند بەرنامەیەک. ئەمە وەکو عرفی سیاسی، وەکو زانستی سیاسی هاوپەیمانەتی دوو حیزبە دوای هەڵبژاردن. ئیتر ئێمە ناچینە سەر بنج و بناوان و چۆنێتی ئەم ڕێکەوتنە و خەلفیاتی ئەم ڕێکەوتنە زانیاریمان نییە لەسەری. بەڵام ئەم ڕێکەوتنە وەکو عرفی سیاسی وەکو هاوپەیمانی سیاسی چیتیانی وەکو چۆن شیعەکان حەو حیزبن شتێکیان دروست کردووە لە دوای انتخابات پێڵێن چارچێوەی هەماهەنگی شیعەکان. بەوە پۆستیان دەستکەوتووە، بەوە وەچنە ناو مفاوەزات و گفتوگۆی شێتی و پارتیژەوەیان کردووە. بەلای منەوە زۆر تەبیعیە، زۆر تەبیعیە و پارتی دیموکراتی کوردستان نەبێ بە هەستیاری وەری نەگرێت، بە تەبیعی وەریگرێت. لە پێناو ئەم ڕێکەوتنە نابێ بە حساسیت وەریگرێ و دۆخی کوردستان بگا بەو بنبەستە سیاسی. جارەوە پەیوەندی بە ڕێکەوتنی یەکێتی و نەوەی نوێشەوە نەبوو. ئەوەی یەکێتی و نەوەی نوێ 2-3 مانگە ڕێکەوتنیان کردووە. ساڵێک و 8 مانگ 9 مانگە پەرلەمانی کوردستان هەڵبژێرا و انتخابات. ئەی پێشتر لەبەرچی بوو؟ هەموو بۆ باڵەکە نەبەستینەوە بە ئەوەی بەم ڕێکەوتنی نێوان ئەم دوو هێزەوە. هەرچەندە ڕێکەوتنەکە بەداخەوە پرۆسەکەی قورستر کردووە لە دیدی پارتی دیموکراتی کوردستانەوە، بەڵام بەبێ ئەو بەستەڵەکانە بتوێتەوانێ پارتی یەکێتی لە 64ەوە لە سەردەمی جەلالی و مەلایەوە لە 80کان لە کۆتایی 70کان، بەڵام دوایی ئازایانە لە ساڵی 86 مام جەلال و کاک ئیدریس بارزانی ڕێکەوتن نامەیان واژۆ کرد بەرەی کوردستانی پێکهات، بەرەی کوردستانی دواتر ئەم ڕاپەڕین و حکوومەتی هەرێمەی لێکەوتەوانێ. ئەتوانین تەجاوزی ئەوانە بکەین ئەگەر بەرژەوەندە بگشتەکان دێک دەینەوانێ و حاڵەتە نەفسیەکان تێپەڕێنین. نەوەی نوێژ هێزێک بووە، من تێبینیم لە سەریان هەیە لە ڕاستیە هێزێک بووە، میدیای هەبووە، هێزێکی فەرمی بووە، چۆتە ناو انتخاباتەوە. گەرم هێزە هێزی کوردینی هەر کۆمیسیۆن ڕێگەی پێ نەدەدا بەخۆی و کاندیدەکانی. لەبەرەوە بێ مامەڵەیەکی واقعی لەگەڵم دۆخەیە بکەین. دۆخی کورتی ئەوە نییە بەهۆی ڕێکەوتنی یەکێتی و نەوەی نوێ لە هەرێمی کوردستانە پشتگوێ بکرێت. وەزعەکەمان زۆر خراپە. کورد لە ناومێدیی گەورەدا، گەلک کۆمەچیەکی زۆرمان لەسرە. لەبەرەوە بێت تەجاوزی بکەین. یانی جاوە 2 ساڵی ڕۆیشتووە، 2 ساڵ ماوە، بەم 2 ساڵە هیچ لە معادلەکە ناگۆڕێ. بەخوا هەموو پۆستەکان لا یەکێتی بێ، هەروەکو ئێستا ئامێنێتەوانێ. لەبەرەوە هیوادارین ئەمە نەکرێتە بیانوویەک بۆ زیاتر ئاڵۆزاندنی دۆخی کوردستان و بەڕاستی معقول نییە کابینەی نۆیەم ئەمە 7مین ساڵی تێپەڕان کابینی کارپەڕێکەر بێ، 13 ساڵە بودجەت نەبێ، پەرلەمانن نەبێ، ئەنجومەنی پارێزگار نەبێ. کاکەوە دەسەڵاتی دادوەریشی هاتە سەر لە ڕاستیە کە دووکەرد بووە و ئیشی خەڵک ناڕوە. بەڕاستی ئەمانە هەموو بە پرسیارەتی مێژووین ئەبێت تێپەڕێندێ. کاک وەلید ئەحمەد کەی خوددا ئاوڕێک لەم میلەتە دەداتەوە؟ وەڵڵا خوا ئاوڕی لەم میلەتەدایەوە، بەڵام خۆمان دەسەڵاتدارەکانمان قەدری ئەم هەمایان ئەمە ڕۆژانێک کاکە وەلید وەکو دەوڵەت وابووین، هەر ڕۆژەی وەزیرێکی داخلی
ئەهاتە هەولێری پایتەخت و لە کاتی شەڕی تیرۆریستانی داعشا خوا ئەم سەدامەی بۆ ئێمە بێعەقڵ کرد چوو کۆیتی داگیر کرد دەریان پەڕاند لیاندا لاوازیان کرد ئێمە میلەتەکەمان کۆڕەوی کرد ڕاپەڕینی کرد بڕیاری 1680 دەرچوو ئەو ئەمریکایی خۆی پشتیوانی سەدام حسێنیە کرد لە 8 ساڵی جەنجی عێراق ئێرانە ئەو ئەمریکای خۆی گوێی گرتو لە ناوی برد ئەوە خۆمانین لەم 35 ساڵەیە دڵی میلەتەکەمان خۆش نەکرد ئەزمونێکی جوانمان پێشکەش نەکرد حکوومەتی دامەزراوەمان دروست نەکرد بە کۆنەقین مامەڵەمان لەگەڵ یەکرد ئەم دۆخەش لە ڕاستیە بێت دەسەڵاتدارانی کوردستان بزانن دوعای مەزلوم گیرا بێ دوعای بەسەستەمکردن لە خەڵکی کوردستان بەسەستەمکردن لە میلەتی خۆتان دڵنیام دوعای دایکێکی جەرگ سوتاو دوعای خوشتێکی بەڕێز کە بەهۆی ئەم دۆخەی کوردستانەوە هاوسەرگیری نەکردووە دوعای گەنجێک کە لە ناچاریە سەری خۆی هەڵەگرێ دوعای ئەو گەنجە جوانانەی کە دەرەچن لە زانکۆ و پەیمانگا و شوێر هەلێکی کاریانێ لە کەتی گشتی و لە کەتی حکومی دواکەون لە پرۆسی هاوسەرگیر ئەمە هەموو ئەباڵەکە لە ئەستۆی دەسەڵاتی کوردیە لە ئاه و نزوڵەی میلدەت بترسن وەکو دوعا و نزا و وەکو کاردانەوەش بە خۆتان نابچنەوە خوا ئاوڕی لێداینەوە بەڵام خۆمان دەسەڵاتدارەکانمان قەدریان نەزانی کاک سەید ئەحمەد لەسەر لیستی یەکگرتووە بۆ ئەندام پەرلەمان دوای تەوابوونی ماوەکەی و خانەنشینکردنی بە موچەیەکی باشوازی لە یەکگرتوویەنە بە داوای کەمکردنەوەی لە 155 موچەکەی بکات ئەوە ڕوونم کردەوە بەڵام من لەسەر لیستی یەکگرتوو بووم موچەش من کاکە سەید ئەحمەد بە پێی یاسای چاکسازی موچە وەرەگرم یاسای چاکسازیش پێوەری داناوە ساڵانی خزمەت بڕوانامە تەمەنی خانەنشینی هەر کەسە بە پێی ئەوە نەماوەکو جاران پەرلەمانتار کە یەک سەعات ئەگەر پەرلەمانتار بووە ئەگە بەیانی دەستی پەرلەمانتار بووە پاشنەڕۆ دەستی لە کار بچێشایەتەوە بە 6,400,000 خانەنشین نەبوو دوای مەچن ئەم قسەم قرتێنن بەس 6 ملیۆنەکە باسکەن چونکە ئێستاش لە ناو عامەی خەڵکاڵە پەرلەمانتار 8 ملیۆن و 6 ملیۆن وەرەگرێت شتیوانیە پەرلەمانتارێ بە پێی یاسای چاکسازی هەر یەکە بە پێی بڕوانامە بە پێی ساڵانی خزمەت بە پێی ئەوانە من وەکو ئەوی کە خزمەتی پێش پەرلەمانتاری شمەیە خزمەتی وەسیفی بە گوێرەی بڕوانامەکەشم کە ساڵی 92 کۆلێژی یاسای زانکۆی سەلاحەدینم تەواو کردووە بە گوێرەی ئەوە لە ڕاستیان من خانەنشین بووم وەکاتی خۆ ئەوە یەکێک بووم لەوانەی کە داوای کەمکردنەوەی موچەی پەرلەمانتارانم کردەوە ئەو یاسایەکێکە لەوانەی کە ئێمە ڕۆڵمان تیابینیوە کە موچەی پەرلەمانتار ڕاست کرایەوە لە 92 هەتاوەکو دواخولی پەرلەمانی کوردستان کە خولی پێنجەم بوو کاکە سەید ئەحمەد جان ڕازا و دلێر خات و ڕازا و خۆزگە تۆش موچەی خانەنشی پەرلەمانی دەبەخشیە نەخۆشخانەی هیوا و نانەکەلی ئێمە من و مامۆستاغەری پێنجوێنی کە خانەنشینیەکەمان وەرگرت هەندێک قەرزمان لەسەر بوو دامانەوە باقیەکەی ترماندا بە کۆمەڵی خەڵک هیوا و نانەکەلیش پێویستە بە کۆمەڵە خەڵک کە مستەحەق بوون پێویست ناکە ناوەکانیان بڵین من و مامۆستاغەری پێنجوێنی دامان بۆ کۆمەڵە گەنج کۆمەڵێ ماڵ کۆمەڵە خەڵکە قەرزاریان بووین بە گیانمان کە ئەوانیش پێویستیان پێبوو بۆیە خانەنشینیەکەمان هەمووی ئاوا لێ کرد کە ئەویش پێڵەن پاداشتی خانەنشینی وەکو هەموو مۆزەف و فەرلەمانتارێک کە 6 مانگی دەدەنێ دیاری مەهدی کاک دیاری مەهدی ئەم قسانەی دەیکات تەنها بۆ ڕازیکردنی حیزبە عیلمانیەکانە وەڵی کاکە دیاری سپاس دەکەم خۆ تۆ لە دڵی منانی بزانی من بۆ ڕازیکرد من هەموو ئەم 8 ملیار مرۆڤەی لەسەر زیاد شەپڵم بۆ بکتێ بە تاقیتە نێچمە ناو ئەقەبرەوە ئەگەر خوان نەخواستە خوا تاقیم نەکاتەوە بە شتێک کە بەرگەی نەگرم ئەگەر تووشی نەخۆشیێکی درێژخەیان ببم لەسەر سیسەمەکە بۆ خۆم ئازارەکە کێشم ڕازیکردنی خەڵک چ سوودێکی هەیە بۆ من بەو مانایی کە تۆیڵێ لە ڕاستیە ئینسان هەر شتێ بۆ خوا نەبێ ئەپوکێتەوە کاکە دیاری جان دڵنیا بە من خۆم باشە ناسم تەنها وەکو ئەرچێکی سەرشان ئەمە جێبەجێەکەم و ئەگەر حیزبە عیلمانیەکانم ڕازی کردایە چوومە ناویان ئەچوومە ناو ئەو حیزبانە ئیشمە کرد و ئیمتیازاتی ئەوانم وەرەگرت دەبەرەوە کاکە دیاریجان بەخوای گەورە جگە لە ڕازیکردنی خوا و خزمەتکردنی میلەتەکەم هیچ شتێک لە فەرهەنگی ئەم بەندەی خوایەدانە بەڕێز دلۆڤان عەلی باشە کە ئێمە مسلمانین چۆن نەتەوە پەرست بین ئێوە ناڵێن هەمومان لای خوددا وەک یەک واین تەنها لە تەقوادانە بێ کاکە دلۆڤان
دووشت لێک جیاکەینەوە نەتەوە پەرستی جیای لە نەتەوە پەروەری نەتەوە پەرستی ینی ڕاستیست ینی شۆڤێنیەت ینی عنسوریەت ینی من کوردێکی خراپ دەم بەسەر عەرەبێکی باشە بەسەر فارسێکی باشە نەخێر ئەوە دینیەن حرامە وەکو مرۆڤیش ڕەگەزپەرستی زیانی زۆری لە مرۆڤایەتیداوە مرۆڤایەتی بە خەبات گەیشتۆ بۆی ڕەگەزپەرستی واز لێ بێنێ ڕەشپێستەکان چیان پێ نەکرا لە ئەمریکا ماندێلا 27 ساڵ لە سجن نابوو غاندی شەڕی ئەوەی کرد کە وڵاتەکەی ڕزگارکە و ڕەگەزپەرستی نێڵێ کە سپی پێستەکان ئەنجامیانەدا ئێمە نەتەوە پەروەرین نەتەوە پەرست نین بەڵام نەتەوەکەی خۆمان کاکە دلۆڤانە بێت لە هەموو کەس زیاتر خۆش بێ بۆ چکە من لەم خاکە لەدایک بووم چاوم لەم خاکەیە کرایەوە زمانم بە کوردی پشاوە کە چاوم کردەوە ئەو گۆیژە و ژیلوان و پیرەمەگرو نەمبینی ئەگەر خزمەتی ئەم میلەت و خاکە بکەم ڕێزم لە ئیرادەی خوا گرتووەکە بە کوردی منی خەڵق کردووە بۆیە ئەم دووشتە جیاوازن ئێمە بەڵێ ئیسلام بە یەک ئاست ئەوەستێ لە ئاستی هەموو نەتەوەکان ئیسلام نەهاتۆ مۆرچی نەتەوەکان بستەڕێتەوە هەر یەکە بە خصوصیەتی خۆی و بە تایبەتمەندی خۆی بەڵام ئەو قیەم و بەهانەی ئیسلام هێناوێتی وەکو ڕازگۆیی وەکو دادپەروەری وەکو یەکسانی وەکو لێبوردەیی وەکو ئەخلاق و ڕەوشت ئەمە هەمومان سوودی لێبینین بەڵام مۆرچی خۆشمان خەسڵەتەکانی خۆشمان ناتوێنینەوە لە بۆتەی نەتەوەکانی ترا التاريخ الصحيح ئەمە دیارە سایتە پەیجە چەند ساڵ لە ناو حیزبی ئیسلامیە کارت دەکرد بۆ نەدەوت ناوم تێکۆشەرە 35 ساڵ لە ناو حیزبە ئیسلامیەکانی بۆچی دژداشت لەبەر دەکرد و ئەو کات نەدەوت عیبە بۆ کوردرا وەڵاهی من بیرم نایە زۆر بەدەگمەن بیرم نایە دژداشم لەبەر کرد بێ نازانم هەر بیرم نایە هەر زۆر نازانم ئەگەر شتیوام لە بیر نییە دزدا ئەگەر لە بەریشم کرد بێ نازانم بەس زۆر بەکەمی من حتا چاکەت و پانتۆڵ بەکەمی لەبەرەکەم لەناو حیزبێکی ئیسلامی وەڵام من ئەم قسەیەم چەند جار کردوتمەوە ناوەکەم ئەوە بوو بەڵام وا ناوم لێنراوە لە ڕاستیە ئەمە هیچ عیب نییە لە ڕاستیە هیچ عیب نییە خۆ من حاشا لە حەزرەتی ئەبوو بەکرەکەم ناوە ناو ینی حەزێکی خۆمە التاريخ الصحيح بەڕێز التاريخ الصحيح ئەمە نەکوفری بەواحە ینی من بڵێم ناوم ئەبوو بەکر نەبووە ناوم تێکۆشە بە کوێی کوفرارەی ئەگەر تۆ سایتەکە دیارە التاريخ الصحيح کوێی لە ئیسلامە کوفری بەواحە بۆم شەرحکە خۆ من کوفرم نەکردووە وتم با ناوەکەم ئەوە بێ لە ڕاستیە وەڵا قوربان گیان دژداشە هی نەتەوەی عەرەبە پەیوەندی بە کوردەوە نییە ڕێزی لێ ئەگرین بەڵام ڕێز لە کەلتوری خۆشمان ئەگرین بەڕێز ئیحسان هەورامی پەشیمان نیت لە کاری سیاسی و پەرلەمان وەک ئەوەی کە پەشیمان بم بڵێم وەڵا کارێکی خراپم کرد نەخێر لە ڕاستیە چونکە سیاسەتیش وێزگەیەکی ژیانە سیاست ئیمام غەزالی ئەڵێ ئەشرەف العلوم بە شەرەفترینی جۆری زانستەکانە چونکە باز لە ژیانی خەڵکەکە باسەکە بۆ نەعەدالەتی هەبێ بۆ شەقامەقەت قیرتاونیە دەسەڵاتداران ئەم سەرۆک و سامانەتان لەکوێ هێنا بۆ خەڵگە چەوسێنەوە واتە ژیانی خەڵکە ئیبن خەلدون لە کتێبی مقەدیمەیاڵێ صەناعەت الخەیر پیشەسازی خێرە ئیمامی شافعی ڕیسالەیەکی هەیە السیاسة الشرعية في إصلاح الراعي والرعية ئیمامی ماوەردیە فەرمێ حراسة الدين والدنيا لە کتێبی ئەحکامی سوڵتانیا فەرمێ پاسەوانی دین و دنیامان نەکات لەبەرەوە سیاست و پەرلەمان لە پەرلەمانە ئەگەر چاکەیەکمان کردبێت لە خواوەیە پەرلەمان شوێنی بەرگریکردنە لە خەڵک نەخێر پەشیمان نیم بە هیچ شێوەیەک لە ڕاستیە ئەوەی کە پێم کرابێ کردومە ئەوەی نەشم توانی بێ داوا لێبردن لە میلەتەکەمەکەم و لەخوا داواکارم لە هەڵەوپەڵەکانی ژیانی سیاسی و پەرلەمانیم ببورێ و میلەتەکەشم بە گەورەی خۆی هەڵەکانی ئەو قۆناغەمان چاوپۆشی لێ بکە کاگامانج ئەنوەر لە ژیانتدا تەقەت کردووە تەقە یعنی چی ینی جارێ تەقەکردن ینی دوو جۆر تەقەکردن هەیە دووسێ جۆر تەقەکردن هەیە تەقەکردن خۆی لەخوایان مقەدەس و پیرۆز نییە کاکە تەقە بۆ چیەکەیت ئەگەر تەقەیەک چەکێک بۆ بەرگری لە نەتەوە نیشتیمان بێ ئەبێ بیکەیت وەکو ئەوەی کە ڕۆڵە قارەمانەکانی ئێمە لە شۆرشەیەک لە دوایی کەکانە لە هەر چوار پارچەی کوردستانە کە کردوێتی بەڵام تەقە بۆ فیز بێ بۆ پۆست بێ بە ناحەقی بێ دەمانچەیەک بێ ئێرە تاکەی پێشمەرگەیەکی دێرینی حاشا لە ڕووی زۆرینەی پێشمەرگە دێرینە ڕەسەن و پاکەکان ئەمە پێشمەرگەی دێرین دەمانچەکە بە ئێرە بکەی کوڕکس و زاواکەت پۆست بەسەر خەڵگالێن ئەمە چیە باوشیان خاڵیان مامەیان پێشمەرگەی دێرین بووە کە ئەمە کەمینەن لە ڕاستیە
ئەوە هەر لە ڕوون نایە بە باسێکی تەقەکردن هەمووی شانازی نییە کاک ئامانج ئەنوەر سیروان هەڵەبجەیی تا میلەتەکەمان بیرسی بێ کاک سیروان هەڵەبجەیی ئەو موچەی ئێوەری دەگرن حرامە جارێ وڵا ئەوە وشەی حرام کاک سیروانە بێ بڕۆی لای زانایەکی ئاینی لای لیجنەی باڵای فتوای هەرێمی کوردستان ئەو شەیە زۆر قورسە حرام و حەڵاڵ الحەلال بەین والحرام بەین بەپێی شەرع حەڵاڵ دیارە و حرامیش دیارە حرام ئەوەیە کە تۆ زەوتیەکەی حرام ئەوەیە کە بە ناحەقی وەریەگری حرام ئەوەیە لە ڕاستیە کە بە فڕوفێڵ کۆی ئەەکەی تەوانێ حرام ئەوەیە کە من ئیش بۆ تۆ بکەم کاک سیروان بەڵام داوای بەرتیل لێ بکەم حرام ئەوەیە بڕۆم مەوادی ئەکسپایر بهێنم بە خەڵکی بفرۆشمەوانێ حرام ئەوەیە ئاین و کورتپەروەری بە خەڵک بفرۆشمەوانێ حرام ئەوە نییە کە تۆ لە فەرمانگەیەکای فەرمانبەرێکی لیان لە ئەوەی کە پێڵێن لە پۆستێکی گشتیدای لە ڕاستیە بە پرۆسەیەکی ئاسایی ئەڕۆی خۆت هەڵەبژێری ئەچێ ناو ملمەلانەیەکە و دوای موچێکت بۆ بڕێتوانێ لەبەرە و شەکەت زۆر قورسەکە کسیروان بڕۆ لە لیژنەی فتووا پرسیار بکە و من خۆم وەکو خۆم ئەو بەو ئەندازە متەوازعە شارەزایم کە لە شریعەتی پیرۆزی ئیسلام هەیە موچەکەی خۆم بە حرام نازانم بە هیچ شێوەیەک کە تۆ ناوتێنەوە کاک حاجی عەبدوڵڵای برامی خدا هیدایەتمان بدات و خواپەرستیمان لێ نەگۆڕێت ئامین دوعایەکی چاکە کاک حاجی بۆ منیشی بکە خوای گەورە عاقیبەت خێرمان کە کاک حاجی عەبدوڵڵا لەگەڵ جەنابتا وەخوا بۆ چرکە ساتێک نەمانداتە دەست نەفسی خۆمان یەک چرکە سات ئەو زاتە لێمان بپسەڕێ وێرانە بین لە ڕاستیە چونکە ئین النەفسە لەئەمارەة بالسوء زۆر بە ڕێز باوکی ئەنەس معقولە کەسێک بە 4 ساڵ خزمەتی پەرلەمانتاری تا ماوە مانگانە ملیۆنان دینار بە ناوی خانە نشینی وەربگرێ ئەوە نەما کاکە بەڕێز باوکی ئەنەس نەما ئەوە شتیوان نییە هەر ئەو خولەی پێشوو بڕۆ پرسیارکە شتیوان نەما هەر 4 ساڵ پەرلەمانتار بی یەکسەر خانە نشین بی خانە نشینی بە پێی یاسای چاکسازی لە هەرێمی کوردستان بە پێی قانونی تەقاعودی موحد لە عێراق کە لە ساڵی 2004 دەرچووە خانە نشینی ڕێکخراوەتەوە بە پێی ئەو سێ پێوەرە تەمەنی خانە نشینی ساڵانی خزمەتی وەزیفی بڕوانامە هەر کەسە بە ئەندازی ئەو خزمەتی خۆی خانە نشینە بێ لەبەرەوە بەو جۆرە نەماوە برای شیرینم ئەوە تا خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بەو جۆرە بوو بەڵام لەوە بەدووە ڕێکخرایەوە ئەم بابەتە کاچی من کاکاروان محەدین هەر ئەمان نەبوو ئەمان بوون بانگهێشت ئەمان بوون نیان هێش کۆبوونەوەی پەرلەمان بۆ لادانی سەرۆکی هەرێم سەر بگرێت و پارتی بۆ 2 ساڵ پەرلەمانی داخست ئەمان چێن من خۆمێکێکم لەو پەرلەمانتارانی کە چوومەتە ژوورەوە نیساب تەواو نەبوو ئەو ڕۆژە ئەوەش باس و خواسێکە کاتی خۆی زۆر باسی لەسەر کرا لەبەرەوە من نەبووم من ئەو ڕۆژە کۆبوونەوە لە کۆبوونەوەی پەرلەمانە بەشدار بووم و نیسابەکەشمان تەواو کرد زۆر بەڕێز کەژان ئەحمەد چی ڕووداوێک لە ژیانیدا ڕوویداوە کە تا ئێستا لە بیری نەکردووە ئەنفالەکانم قەت بیر ناچێتەوانێ ڕووداوی ئەنفالەکان تراژیدیایەک بوو نابێتەوانێ پێشمەرگەی قارەمانی 21 کەرکوو کاکە عاسی حوسێن زۆر جوان لە گوڵەکانی ژێربەفر و لە بیرەوەرەکانی ترا ئەو دیمەنانی بۆ تۆمار کردوین کاکە هەڤاڵ کوێستانی دکتۆر فایەق هەموو بە ڕێزانی بیرەوەریان نووسیوەتەوە ئەنفالی کوردانم قەت بیر ناچێتەوانێ ئەو جاش و خۆفرۆشە کوردانم قەت بیر ناچێتەوانێ کە پێش قەرەوڵەکانی بەحسە ئەکەوت لای ئێمە شاخێکی عاسەیە پێڵەن سارا ئەو جاشە خۆفرۆشانە بە گوریس جاشیان دا ئەهێڵایە خوارە بۆی بڕاتە خوارەوە بە ئەوانەی کە کچ و کوڕەکانی ئێمەیان ئەنفال کرد ئێستا بەشێکی زۆریان معەزەز مکەڕەم لە کوردستانە لە کەسوکاری ئەنفال کراوان و شەهیدان ژیانیان باشترە ئەو جاشە خۆفرۆشانە چۆن بیرمانەچێتەوە ئەنەوە خۆفرۆشانەی بوون بە قەڕەوڵی بەعس ئەو دیمەنانەمان بیرەچێتەوە ئەو بەحسەمان بیرەچێتەوە شەید مەلاعەلی بە 26 ساڵی شەهید بووە بە 26 ساڵی ئەڵێ شانازیەکەم کە پێشبەرگەم ئێستا قۆنەرەکانم پێڵاوەکانم لەسەر سەری جەلادەکەمە ئەوە بێ ڕێزی لێ نەگری کاکە ڕێز لەو خەباتە نەگری بڕۆ ئەو ینی من بە شتێک زۆر ینی بەڕاستی خەفەتە خۆم کە خراپی دەسەڵاتی کوردی وای لێ کردووە چاک و خراپێکەوە سووتێنێ ئەڵێ وەڵاو شۆڕژە
ئەوەی کە بۆتە پێشمەرگە هەمووی بۆ قەل و قواس خواردن بووە و قەل و قاس خواردن بۆ و وەڵا ئیشی پێ نەکرا و دوو لە ڕووی ئێوە و بیسەرەکان ئافرەتێکی هەڵگرتو و چۆتە دەرەوە و تاوانێکی کردو ئەنجا وان نییە بابەوان نییە لەوانەش هەبوون دانەدانە بەڵام پێشمەرگەی و کاتە چیە بوونی هەردوو شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێ هەمووی گەنجی 7 ساڵ بۆ 25 ساڵ بوون ئەم گەنجە جوامێرە لە گەڕەکی عقاریەوە ڕۆی ئەو کوڕ نازداری شار ڕۆیشتە دەرەوە بەمان خۆی ناشت و چێچ و ئەسپێتیەدا چۆن کاکە حتا برادێک لەو ڕۆژانەیە گلی لە من کەوتێمە تۆ بۆ دیفاع لە پێشمەرگەی و حیزبانی ترەکەن عیلمانی بوون چەپ بوون کۆمەڵە بوون چی بوون تم حەقی ئەو بینەم نییە بۆ خۆی و خوا بۆی خۆی خوا دینی هەیە نییە ملحیدە ملحید نییە ئەوە ئەچێتە بەردەم بارەگای خوا بەڵام من ڕێز لەو بەشەیە گرم کە دیفاع لە کەرامەتی منەکە لە ئازادیەکە لە ناسنامەی میلەتەکەی منەکە من خۆم بە خاوەنی ئەو خوێنەیە زانم خۆم بە خاوەنی چێلی ئەو شەیدا زانم خۆم بە خاوەنی کاک مەحموودی حەمەجان نەزانم لە دەیوێڵە دەر کە گەلە جاشێک بۆی دێن هەر بە ڕۆژی نیوە ڕۆڵەن جاش هات بە کلاشی کۆفەکەیەوە ڕاکە هەڵیانە نێ جاشەکان دەنگیان نەگاتەیەک بە مەفرەزە خاسەکە ئەڵێ هەی نامرد هەی ناپیا و تۆ لە دوور و ئارپیچی چی میوانێ وەرە بە یەک بەیەکەوە با بە کلاشین کۆف بەرامبەر یەک بینەوانێ هەر بە ئاسپایی کاک مەحموود چوو بوو کە ئەوانی هەڵنابوو لە ڕاستیە بە ئاسپایی بێستانێکی لێ بوو هەر ئەوە بۆ خۆی بە هەر بە هێواشی بەبێ گوێدانە ئەوە لە ڕاستیە خەریکی لێکردنەوەی ترۆزی و کاڵک بۆ جاشەکانیش لە دوورەوە تەقەی لەکەن وەرنە بەرەو ڕوو بۆ لە دوورەوە تەقەم لەکەن ئەم قوربانیانەت نابێ ئەوە بکرێ نابێ نادی دەبچێ ئەنفالم قەت بیر ناچێتەوە باشترین بڕیاری بەری کوردستانیش کە هاتینەوە کە دەری کرد لە ڕاستە لێ خۆشببوون و لەوانە باشیان کرد لە هەمویان خۆشببوون با ببنەوە بە هاوڵاتی بەڵام نەبنەوە بە کەڵەگا کە بوونەوە بە کەڵەگا ئەوە هەندێکیان بوونەوە بە کەڵەگا ئەینا لە ماڵی خۆی دانیشتووە هاوڵاتیە کە ئێمە لێ خۆش بووین گەلی کورد لێ خۆش بووە بەری کوردستانی لێ خۆش بووە باشترین بڕیار ئەو لێ خۆش بوون ئاشتەوایە بوون بەڵام کە کردیانەوە بە خاوەن پلە و پۆست و خۆیان و کوڕ و مناڵەکانیان لە دوای ڕاپەڕینەوە لەسەر ئەساسی کەفاەتیش نا کوڕی مستەشارێک کوڕی مەفرەزە خاصێک کەفاەتی هەیە بە حەقی خۆی خوێندن تاواکەقی چێکە خۆی ئەمە نابێ بۆی باوکیەوە تا هەتا بخینە پەراوێزەوە بەڵام بە حەقی خۆی نەک بە مەحسوبیەت و منسوبیەت و لەم حیزب نزیکە قەت دیمەنی ئەنفالم بیر ناچێتەوانێت کە تیا ژیاوم قەت ئەو دیمەنی ئەنفالم بیر ناچێتەوە لە کۆتاییاڵێم خۆشەویستەکان سپاس بۆ کۆباس سپاس بۆ ئەم ڕاگەیان کارە خۆشەویستانە سپاس بۆ ئێوەش کە پۆستەکەم بینی لە کۆباس کە ڕایگەاند بوو ئەم بەرنامەی ئەنجامە درێ کۆمەڵێکتان دەستخۆشیتان نردووە خزمەتکارتانم چاوی یەک بە یەکتان ماچەکەم خوا لە جێی گومانی باشی ئێوە دامانێ خوا بمانکە بە خزمەتکاری ئێوە و میلەت و خاکەکەمان ئەم تۆزە لە عمر کە ماومانە پێچێکی زۆر پسکۆلەیەمان ماوە زۆری نەمان تێپەڕان خوا بە عاقیبەت خێری و بە هەگبەی پڕەوە و بە خزمەتی گەل و نیشتیمانەکەمانەوە گەڕێنەوە بۆ لای ئەو بڵێن خوا ئەجیان ئەو تۆزە عمری ژیان ئەمە نەمان پێکرا لە خزمەتی میلەتەکەمان لەسەر بەرزی میلەتەکەمان سواسی ئەوانشەکەم کە ڕەخنەیان گرتووە ئەوانەی کە ڕەخنەی بنیاد نەرن یان سپاسیانەکەین ئەوانەی کە ناشمان ناسن ڕەخنەی ڕوخێنەریان گرتۆ هیوادارین ئەم وەڵامانە بەشێکی قەناعەتی بۆوان دروست کرد بێ ئەگەر کابرا هەر بڕواژ نێنێ و بە ڕێزار بڕواژ نێنێ بەلای منەوە ئاسایەوە قەناعەتی خۆیەتی و ڕێز لە قەناعەتەکەی ئەگرم بەڵام گرنگ ئەوەیە ئێمە ئەوە بزانین لە ڕاستیە کە هەمومان مرۆڤین پێویستە چاکە و جوانی یەکدی ببینین ڕەخنەشمان لە یەکتر گرت ئەم بە زمانی گوڵ لەگەڵ یەکتر بدوێن ئەم کەش و هەوایی لە ناو سۆشیال میدیا هەیە زۆر زۆر ناسروشتیە ئەم تەشهیرە ئەم سوکایەتی پێکردنە ئەم تەڕوشک بە یەکەوە سووتاندنە بەداخەوە یان هەندێک دێن بە مەقتەعی قسەکانت وەرەگرن تۆ وەکو وەلا تەقربوا سەڵاتەکەی لێەکەین وەلا تەقربوا سەڵاتە وئەنتم سوکارا چەند بەشی یەکەمەکەی گرن دۆگمەکەی بچڕێنن بۆیە بێ وێنەکە وەکو خۆی وەرگرین ئەم سۆشیال میدیایە نابێ ئەوە نەمیزاجمان تێکدا نابێ بڕینە سەر ئازادیە شخصیەکان نابێ یەکتری تێک بشێنین ڕەخنەمان لە یەکتر هەیە ئەبێ بە زمانی ڕەخنەی بنیاد نەرانە دۆزینەوەی چارەسەر دەستنیشانکردنی هەڵە بێتێک و پێشکاندنیش کەسایەتیەکە بەڕاستی دەست بۆ ڕەخنەبەرین ئەوەی لە ناو سۆشیال میدیا و لە فەزای گشتیا هەیە زۆر زۆر ناسروشتیە دەرونی هەمووانی عەزیەت داوە ئەم کاتە جوانە حەقە بەشتی تری بەرهەمدار بەسەری بەرین دوا قسەشم لە ڕاستیە بۆ گەنجە خۆشەویستەکان ئەوەیە سنوورداریکەن بەکارهێنانی سۆشیال میدیا و
مۆبایل و ئینتەرنێت ئەو کاتە زوو جوانانی ئێوە لە وەرزشا سەرفیکەن دەخوێننەوەیە سەرفیکەن بیدەن بە خێزانەکانتان بیدەن بە هاوڕەکانتان قسەی خۆش و دەمەتەقێ و نەستاق بڕۆن ڕشتەی مڕواری بخوێننەوە بڕۆن ئەو هەموو کتێب و بیرەوە دێ بڕۆن شعر بخوێننەوە بڕۆن عیرفان بخوێننەوە بڕۆن قورئان لەبەرکەن بڕۆن حەدیث لەبەرکەن ئەم هەموو شتە جوانانە هەیە لە ڕاستیە بڕۆن مێژووی کەڵە پیاوەکانی ئەم میلەتە کەڵەژنەکانی ئەم میلەتە بخوێننەوانێ کە چیان کردووە باپیرانمان چۆن ئەم ئەمانەتیان ئەمڕۆ داوەتە دەستی ئێمە سۆشیال میدیا بەڕاستی بە دۆخێکی زۆر خراپاتەیە پەڕێ ئەم هەموو سوکایەتی ئەم هەموو یەکتشکانە ئێمە 6 ملیۆن کەسین 6 ملیۆن کەس چییە بەربووینەتە یەکتر بەو جۆرە لە ڕاستیە بەم دۆخە ئەتوانین بەڕاستکردنەوەی هەڵەکانمان هەموو هەڵەکانمان لە سەرکردەکان و سیاسیەکانمانەوە تا هاوڵاتێکی ئاسایی هەڵەکانمان ڕاستکەینەوە هەر هاوڵاتیە هەر کەسەش لە سەرۆکی هەرێمە بۆ هاوڵاتیەکی احتیادی ئەبێ لەسەر هەڵەکانمان بوەستین و هەر کەسە ئۆباڵی مێژووی لە خۆماندار نین لەم قۆناغەیە دەستباری میلەتە مەسنەکەمان بین هەر شاد و سەرکەوتو بن زۆر سپاسی کۆباسەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم ئومێدەوارم کۆباس هەروە بە زیندویەتی بمێنێتەوانێ و ئەم ڕاگەاندنە خزمەت بە کۆمەڵگەی کوردی بکات زۆر سپاس بۆ ئێوە جووار